سەری ساڵی تازەتان پیرۆز بێت. هیوادارم ساڵی 2022 ببێتە ساڵی بەدیهێنانی خەونەکانتان. ئەم ڤیدیۆم کە کۆتا ڤیدیۆمە لە ساڵی 2021 لە کەناڵەکەم لە یوتیوب پۆستیەکەم پێشکەشە بە هەموو ئەو گەنجانی کە یانەوێ گۆڕانکاری لە ژیانی خۆیان دروست بکەن بۆ ساڵی نوێ. لەم ڤیدیۆ زۆر بە کورتی باسی چەند خاڵێکی زۆر گرنگەکەم بۆ ئەو کەسانەی کە پلانیان هەیە ساڵی 2022 جیاوازی دروست بکەن. ساڵی 2022 یان جیاواز بێت لە ساڵانی پێشوو. خاڵی یەکەم جددی بە. ژیان تەنها گاڵتەکردن و کات بەسەربردن و سەفرە و سەیران نیە لەگەڵ هاوڕێکانت. ئەگەر ئامانجی گەورەت هەیە دەبێت کاری گەورەی بۆ بکەیت و هەوڵی جددی بۆ بدەیت. ئەو کەسانەی کە ژیان بە جددی وەرناگرن ناگەنە هیچ یەکێک لە ئامانجەکانیان. خاڵی دووەم خوێندنەوە و فێربوونی بەردەوام. ئەو ئامانجەی هەتە کە پلانی بۆ دادەنی بۆ ساڵی 2022 پێویستە زیاتر لەسەری بخوێنیتەوە بە بەردەوام فێری شتی نوێ بیت. باشترین سەرچاوەی فێربوون لە ئێستادا کە لە بەردەستی هەمومانە یوتیوبە. دەتوانی لە ڕێگەی یوتیوب بە دوای ڤیدیۆی فێرکاری بگەڕی لەسەر ئەو بابەتەی کە خۆت پێویستیت بێتی. خاڵی سێیەم پاسەومە دۆزەرەوە بۆ هەڵمەدانت. گلەیکردن لە حکوومەت، گلەیکردن لە دەوروبەر، گلەیکردن لە بارودۆخی ئێستای کوردستان کە دەڵێن هیچ هیوایەک لە کوردستان نەماوە. هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. ئەوەی دەیبینی وەکو خۆی دەمێنێتەوە دڵنیا بە ئەم ساڵ بە ساڵێکی تر بێ بارودۆخەکە بە تۆ ناگۆڕدرێت. تاکەشت کە تۆ لی بەرپرسیاری و دەتوانی گۆڕانکاری گەوری تیادا بکەی ژیانی خۆتە. بۆیە تەنها بەرپرس بە لە ژیانی خۆت و بیرکردنەوەی خۆت بگۆڕە. هەروەکو چۆن فرانکلین بنجامین دەڵێت ئەو کەسەی لە بەهانە دۆزینەوە باش بێت کەم جار لە هیچی تر باشە. خاڵی چوارم پلانەکانت بۆ ساڵی 2022 بنووسەرەوە با تەنها بیرۆکە نەبن. ئەگەر هەر ئامانجێک هەیە بۆ ساڵی 2022 دەتەوێت ئەنجامەکەی ببینی لە کۆتایی ساڵ هەر لە سەرەتای ساڵەوە هەڵدە هەموو پلانەکانت بنووسیتەوە. گرنگی نووسینەوەی پلانەکانت ئەوەی کە تۆ دەتوانی ڕۆژانە بیخوێنیتەوە بۆ ئەوی بزانی کام داواکاری جێبەجێ کردو و کامت ماوە. خاڵی پێنجەم کات بە فیڕۆدان گەورەترین زەرەرە لە خۆتی دەدەی و لەگەڵ گەورەبوونی تەمەنیشت زیاتر درک بۆ ڕاستیە دەکەی. دوو هۆکار هەیە دەکرێت ببنە هۆی کوشتنی زیاترین کات لە ژیانی تۆ. یەکەم زۆر بەکارهێنانی سۆشیال میدیا، دووەم زۆر کات بەسەربردن لەگەڵ هاوڕێکانت. بۆ خاڵی یەکەم سۆشیال میدیا ئەو کاتێک تۆ دەیکوژی لەسەر بەکارهێنانی سۆشیال میدیا کەسێکی پێ دەوڵەمەند دەبێت کە تۆ نەدەیناسی و نەبینیوتە. دووەم کات بەسەربردن لەگەڵ هاوڕێکانت چوونە دەرەوە، چوونە کافتریا، گەڕان و سەیران، هەتا ئێستا هەتا ئەم کاتە هەردووکتان تۆ هاوڕێکت نەگەشتونەتە هیچێک لە ئامانجەکانتان لەبەر ئەوەی هەردووکتان کاتێکی زۆر لە یەکتری سەرف دەکەن. خاڵی شەشەم پەلە لە خۆت مەکە. کات بیە بە خۆت بۆ جێبەجێکردنی هەموو ئەو پلانانەی بۆ ساڵی 2022 داتناوە. ئەگەر ئەو ئامانجەی بۆ ژیانی خۆت داتناوە لە ساڵی 2022 تەواو نابێت ساڵی 2023 تەواوی بکە. پێویست ناکات پەلە بکەی لە بڕیاردان. زۆر جار کە پەلە دەکەی لە بڕیاردان لەوانەیە ئەنجامەکەی ئەوە نەبێت کە خۆت چاوەڕێی دەکەی. خاڵی حوتەم و کۆتایی هەوڵدە پلانەکانت بە کەس مەڵێ. دەوروبەر هۆکاری سەرەکین بۆ سارکردنەوەت لە هەوڵدان و لە بەدیهێنانی ئامانجەکانت. هەر کاتێک ئەو ئەنجامی خۆت دەتەوێت ئەو ئەنجامت بەدەست هێنا ئەو کاتە دەتوانی لەگەڵ هاوڕێکانت یاخود لەگەڵ دەوروبەر سەرکەوتنەکانت باس بکەیت. لە کۆتایی ئەم ڤیدیۆ دەمێ بڵم زۆر سپاس بۆ هەموو کەسانێک کە بینەری بەردەوامی ڤیدیۆکانن. هەتا ڤیدیۆیەکی تر بابەتێکی تر و ساڵێکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.